بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. واجارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. بەرنامەی ئەم جارەمان زۆر جیاوازە لە بەرنامەکانی تر. بەرنامەی ئەم جارەمان باسی قەدەر، باسی زوڵم و ستەمی پێش 50 ساڵ لەمە و پێش لە شارۆچکەیەکی بچووکی وەکو تەوێڵەیە کە لەلایەن حزبی بەعسەوە ئەنجام درا، باسی بەراعەت و پاکی ئەو سەردەمە کە کوشتن و بڕین وەکو ئەم سەردەمە زۆر نەبوو بوو، باسی کاریگەریەکانی کوشتن لەسەر نەفسیەتی خەڵک لەو سەردەمەیە. هەموو ئەمانە لەگەڵ مێژووی ناڕەحەتی و مەئساتی ساتێکی زۆر ناخۆشی تەوێڵەیە باسەکەین کە ئەوانەی تەمەنیان هەیە لە تەوێڵەیە هەرگیز بیرە نەچۆتەوە. ویستمانە مەڵقەیە بکەینە دیاری دەستمان بۆ شارە خۆشەویستەکەی تەوێڵە و بۆ گەنج و لاوەکانی کوردستان و هەورامان کە مێژووی خۆمان بیر نەچێتەوە. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. وەفا ئەو ڕەوشتەیە لە ناو جەرگەی خانەوادە و لە بینین و چێژکردنیا دروسە بێت، لە تەپۆڵکە زموردیەکانە کەڵەکە ئەبێت و وەک گەنجینەیەک خەرجی ڕۆژانەی لێ دەردێنیت. لە تەمەنی مناڵیمە بە دیمەنەکانی ملەی چنار و ئاوێسەر و ماریتەر و وەراوەر و خانەقای تەوێڵە ئاشنا بووم. وەختێ جادەی تەوێڵە گۆڕا و فراوان کرا، یەواران لە خزمەتی باوکم مامۆستا شێخ محەممەد و مامۆستا سەید ڕەشاد و سەید محەممەد و مەلا عابید و مەلا عەبدولکەریم خوالیان خۆش بێت، هەتا گەڕیات و نزیکی سۆسەکان بەدەم پیاسە و قسەی خۆشەوە دەڕۆشتین و سەیریکی جادەکەی تەوێڵەمانە کرد، هەتا بزانین گەیشتۆتە کوێ و کەی دەگاتە تەوێڵە. مناڵ بووم، بەڵام هەمیشە و توێژی پیاوە ناوازەکان لە دڵمان نەقشیە گرت و سوودم لێ بینی. هەمیشە جم و جۆڵی بازرگانی و ئاڵوێڵ لەگەڵ کاری دەستڕەنگینی و خۆبڕێوەبردنی ژیان و ژیانسازی، لەگەڵ تەق و تۆق و سەرهەڵدانەوەی هێزی پێشمەرگە و حەیرانبوونی خەڵکی ناوچەکە لە داهاتوویەکی نادیار بەدەست بەعسەوە، قسە و باسی چایخانە و ماڵ و مەجلیس و بەردەم مزگەوتی تەوێڵە بوو. بیری شومی ڕاگواستن، هەناوی بەڵخە و سۆسەکان و دەگاشێخان و لادەکانی ئەو ناوچەیەی خستە بوو، هەناسە ساردی کرده بوون. ئاخر چیا و شاخەکان بکەیتە باخ، بیکەیتە بێستان، کارێکی هەروە ئاسان نییە و پاڵەوانێتی ڕۆستەم و زۆرابیە بێت. بەعەس دەیویست داستان و دارستانی کوردستان پێکەوە بسووتێنێت. ئەم خەمە گەورەیە لە شارەدی وەکو تەوێڵەیە بوو بۆ خەمی ئەجەلی داهاتووی ئەم شارەش. هەموو کوردستان لە بەردەم ڕاگواستنێکی زۆرە ملەی بەعەسیەکانە بوو. یەکەم زەنگی ئەو مەترسیە گەورەیە لە شەوی 27 ڕەمەزانی ساڵی 1970 لێیا و کاکە یاسین و کاکە موختار بوونە یەکەم شەهیدی کاروانی شەهیدانی تەوێڵە و هەورامانی دوای شۆڕشی 74. ئیتر خەڵکی زانیان قۆناغێکی سەختتر لە سەرکەوتن بە سەرچیای شاهۆیە کەوتۆتە ڕێی خەڵکی کوردستان و ناوچەکە. ئێمە لەم ئەڵقەیەدا کەمێک لەو ناسۆر و ئازارەی شەوە سەختەکانی ژێردەستەییتان بۆ گێڕینەوە، بە ئومێدی سوودبینین لە ئەزموونی ساڵەهای خەباتی ڕابردوومان و داهاتوویەکی گەشتر بۆ نەوەکانمان ئینشاءالله. شەوی 27 ڕەمەزان بوو لە شارۆچکەی خۆشەویستی تەوێڵە لەم ناوچە سنووریەی کەوا تازە بە تازە دەوڵەتە زلهێزەکان و هەروەها عێراق لەگەڵ شای ئێران و لەگەڵ جەزائیرە پیلانێکی زۆر گەورەیان دەربارەی شۆڕشی کورد گرێدا بوو کە بۆ هۆی ئەوەی کە کوردستان جارێکتر کەوتەوە ژێر دەستی بەعسیەکان. ئەو شەوە شەوێکی زۆر مێژووییە بۆ خەڵکی تەوێڵە، شەوێکە هەرگیز لە زاکیرە و لە فکری تەوێڵەیەکانە دەرناچێت. پێمان خۆش بوو ئەو شەوە زۆر تراژیدی و ناخۆشە جارێکتر باس بکەین و لە مێژووی تەوێڵەیە و لە مێژووی کوردستانە ون نەبێت. ئەم بەسەرهاتە من چەند ساڵێکی زۆرە ئەمەوێت
بیکەمە بەرنامەیەکی زۆر تایبەت بۆ خەڵکی خۆشەویستی تەوێڵە بە تایبەتی کە ئەو کاتە من مناڵ بووم و ئەو شەوە لەم ساحەیە ئالێرەیە ئالەم گۆڕەپانەیە یاریمانە کرد کۆمەڵێ مناڵ بووین لێرە یاریمانە کرد خەڵک لەناو بازاڕا بوو چکە ئەو کاتە ڕەمەزان بە شەوە خەڵک لەناو بازاڕە ئەمایەوە و وەزعی ناو تەوێڵە خۆش بوو هیچ کێشەیەکی تیا نەبوو ئەو کاتە هەتا ئەو شەوە کەوا یاسین و موختار شەهید بوون و شاری تەوێڵە شڵژا و خەڵک بەڕاستی دوای ئەوە کە جژنی ڕەمەزان هاتە پێشەوە هیچ کەس لە شاری تەوێڵەیە جژنی نەکرد ئەمانەیە ئەو ڕووداوە زۆر زۆر گرنگە بگەڕینەوە کە ئێمە کۆمەڵە مناڵ ڕامان کردە ناو مزگەوتەکەی تەوێڵە چکە خەڵک لە مزگەوت بوو شەوی لەیلەتە قەدر بوو خەڵکی ناو تەوێڵەش بەشێکی زۆریان هاتنە ناو مزگەوتەکە و بەشێکی لە کۆڵانەکانە ئەگەر چوبنەوە ماڵەوە و بەشێکیشی چوونە ناو ئەم چایخانە لێرە کە ئێمە ڕووداوە زۆر ناخۆشەکەی ئەم چایخانەتان بۆ باسەکەین و ئەو ڕووداوە چۆن ڕوویە فەرموو لە خزمەت برای ئازوو خۆشەویستمان دکتۆر بەختیاراین کە جنابی کاک دکتۆر خۆی لە ناو ڕووداوەکەیە بووە ئێمە چوونە شاری هەڵەبجە و عازێتی کاک دکتۆرمان ناکە ئەم ڕۆل لەگەڵ یابین و بینە شارۆچکەی تەوێڵە و ئەم ڕووداوە و ئەم کارە ساتە گەورەی کە پێش نزیکەی 50 ساڵ پێش ئێستا ڕوویاوە بگەڕینەوە کاک دکتۆرجان یاخوا بەخێر بێ بەڕامکەمان ئێوەش بەخێر بێن زۆر مەمنون بۆ یادکردنەوەی ئەو ڕۆژە ئێمە ئەو ڕۆژە چەند برادەرێک بووین 31/9/1970 ڕۆژتین بۆ چەمی ئاوێسەر بۆ ئەوەی ڕەمەزان ڕەمەزان بوو کە کات بەسەر بەرین لەوێ تا تەقریب ئێوارە ماینەوە لە دوایی گەڕاینەوە بۆ تەوێڵە دوای ڕۆژ وشکاندنمان کارەبا نەبوو ئەو ئێوارەیە کارەبا نەبوو من نیازم بوو بێمە دەرەوە بەس دایکم پێی وتم ڕۆڵە مەڕۆ کارەبا نییە من بەگوێم نەکرد هاتم دکتۆر بەختیار کارەبا تەمان تەوێڵە خۆی نەبوو هەر کارەبای مۆلیدەی هەبوو ناو تەوێڵە کارەبای مۆلیدەی هەبوو ئێتر کارە ئەو ئێوارەیە کارەبا نەبوو بەڵێ ماڵتان لە وەراوەر بوو یا چلانەیە مالێ دەر مالی دەر لێرە لە مالێ دەر وەڵحاسڵ کە هاتین بۆ ئێرە هاتم بۆ لای کەبابخانەکەی کاک یاسین ئێوارە پێکەوە بوون موختار یاسین لەوێ بەس کاک موختاری شاد بەڕەحمەت بن بەڵێ وتی با بڕۆین بۆ یاریکردن بۆ چاخانە وەڵحاسڵ هین یاسین دەستی کرد لە قیمەکەی وتی ئەمەنە قیام ماوە تەواو نەبووە وەسایی هین بۆ وەسایی کەباب و کەباب چی بوو وتی من کەبابەکە ئەکرم چەنە پارەکە پێدەم با بڕۆین یاری بکەین وەڵحاسڵ وا بزانم 15 دینار بوو شتێکی وا کەبابەکەی هەرەموو بای ئەوە نەبوو هاتین لە چاخانە دانیشتین فترەیەک لەیە بووین دەستمان کرد بە یاری تەقینەوەک بوو لەم بازارە کە تەقینەوەکە بوو فایق خاوەنی چایخانەکە پێم وت ئەو دەڕابەکان داخن دەڕابەکانی داخست وەڵحاسڵ ئێتر ئێمەین دوایەوە تەقەیەک لە دەرگاکە درا وتم هات بیکاتە وتم فایق مەیکەرەوە هەر وەڵحاسڵ کردیەوە کە کردیەوە برادەرێک بوو ڕۆژ ئەو بۆ ماڵی خۆی دوای ئەو وەڵحاسڵ عسکەر هات بەسەرمانە کە عسکەر هات عسکەر طبعا دکتۆر بەختیار عسکەری ئەم سریە بوو کە لێرە عسکەری هەر ئەو سریە بوو ئەو عسکرانە هاتن سەریەکان کە بنمیچی عینەکە چایخانەکە ئەتە وەڵحاسڵ لەوێ چاویان بە پەروێز کەوت کە خاوەنی کارەباچی بوو ئەو لێیاندا وتی تۆ بە ئەنقەس ئەم کارەبایە کوژان کردەوە بۆ ئەوەی بێن لە ئێمە بدەن حاصل زۆریان لێدا دوای ئەوە ڕۆشت لەسەر سەر یەکێکی تریان ئەوی جەمیلی مامەعەزە بوو کەمی دەریاندا دوایە وتیان خۆتان کۆکەرەوە و دەریان هێنایم کە بڕۆین بۆ ئین بۆ سریە لەو کاتا چاوی بڕی لە من کە چاوی بڕی لە من کە بێ من ئینێکمدا لە لۆگزەکە کەوتە خوارەوە و کارەبانەمە ئەم سێ کەسە لۆگزی ناو چایخانەکە لۆگزی ناو ئەتەوە ئەم سێ کەسە پێکەوە لە دەرگاکە هاتیێنەوە هەر هاتیێنە بەردەم دەرگاکە یەک سەریان لێ کردی ینی تۆ شەهید موختار و شەهید یاسین
بەیەکەوە بوون بەیەکەوە کاک زۆر تۆ لە بینی هەردووکیانە بووی یا من لە بینی هەردووکیانە لە دەرگای لە چایخانەکە دەرگای چاخانەکە بەڵێ کە وەرحاصل کەوتین یاسین یەک هاواری کرد هەردوو دەستی بڵاو کردەوەتی ئای تاتەڕوو یعنی ئەمریخوا ئەوی مختاری دەست ئەلێرەوە لای قورگەوە یعنی کە خوێن ئەهات قڕخی هەبوو ینی فیشک بەر بەر دەماری ملی کەوت. دەماری ملی کەوت ئەتر گرگیانی منیش گەرم بوو کە گەرم بوو وتم لەوانەیە منیش بەرم کەوت بێ دوایەوە هەرچەندیم لە هیچ شوێنێکەوە ئازارم نەبوو نیازم بوو هەڵسم ڕاکەم سێنم کرد ئەو ئینە خەراخی ئینەکان بنمیچەکردنی تیا بوو سەراوەکان وام زانی بێوی ئەسکەریەیە لە شوێنێ خۆمە خەوتم وە دیسان دەبین ینی تۆ کاک دکتۆر حەزەکەم وێنەی ئەوە بین نەبەرچای خۆمان کاک یاسین ئاوا کەوتووە بەدەما بەدەما کاک مختار بەلا کەوتووە تۆش لە بینی لە بینی هەردووکانە بۆ خۆت کرد بە مردوو لەبەر ترسیەوەینەوە لەبەرەوەی نەوەکو ڕقیتتان لێ بکەنەوە من وام زانی لە پێشەوە منیش بریناوی منی وام زانین بوو بەزێتر کە سەیری ئەوەم کرد وەسامەوە لە شوێنی خۆم ئەتر کە هەر هەمویان ئەوانەی لە چاخانەکە بوون عسکەریە دەستی کرد بە لێدان هێنایانە دەرەوە من نەڕۆشتم پیان پیا ناین کە کاتێک کە تێپەڕە بوون هاواریان نەکرد آخر کەس کە فایق خاوەن چاکێکە بەڵێ هات دەستم کرد بە عینەکەیەوە لەکانیەوە هەڵسامەوەتی ئای ئەوە چییە ئەو نەیزانی نەبردووی نەیزانی وتی ئەو خوێنە چیە وتم وەڵاوە هێنە من هیچ نییە بەس یاسین و مختار دەبێ شەهید بوون کوژراون وتم ئەتر بردیانین بۆ سریە لە سریە لە خەراق چەمەکە لەسەر دیواری بەختیار ئەم عسکەرانە چواردەوری ئەویان کرد نیان هەڵا کەس بڕوا نایانێت کەس ناو بازاریش ئەو کاتەوە ئەزانم ئیتر من عتەجەول دەستی پێ کرد نایەت کەس نەیوێرا بێتە دەرەوە کەس نەوێرا ئێتر بردیانین بۆ بەردەم سریە لە خەراق چەمەکە لەسەر کەڵەکە زۆر بوون ڕێزیان کردی زۆر بوون بەڵێ دەوری سی کەسێک زیاترە بوو وەرحاصل وتیان ڕەمیان کەن ئێتر لەو حاڵەتە یانی ڕێمان کەن کاک عەزیز هاتە پشتی من وتی کاکە بەختیار با من لێرە بم وتم بەخوا ئەگەر گول لە بەر من کەوێت لە پێشەوە بەرتۆکەوێت تۆ ئەمری ئێتر سامی حاجی عەلی لەولاوە خۆی خستە ناو چەمەکەوە ئەوان ئەو دەرچوو وەرحاصل بە کۆڵ ئەسکەرەکان سێ کەسیان بە کۆڵەوە بوو وتیان سەیدی ئێمە سیامان کوشتوە سیانمان بریدارە ئێتر ئەوی وتی دەیلیان دێن با بڕۆن مادامێک وایە ینی عسکەرەکان سێ بریناری عسکەریان هێنایە بۆ ئەوەی ناو بازار ئێمە سیانمان کوشتووە ئەوە ئێمە سیانمان بریندارە وازیان لێ بێنن با بڕۆن ئێتر دەستیان کرد بە لێدان و هەر یەکێک لایەکان ڕیان کرد هەموو کەسێ ڕۆستەوە بۆ ماڵی خۆی منیش دیکە ڕۆستمەوە بۆ ئەوێ ماڵی خۆمان لەوێ وەرحاصل مامۆستا مەدام حەما و کاتە مامۆستای مزگەوتی گەورە بوو لێرە جارێکی داوتی کرد لە مزگەوتان نەیەتە دەرەوە و قەزیەکە وایە با لێرە بمێنەوە تا بەیانی ئەتر بەو شێوەیە خەڵکەکە تا بەیانی مایەوە بەیانی زوو کە شەبەقی دا من هەڵسام بزانم ئەوانەی کە کوژراون چیان لێ هاتووە جا تۆ بە مناسبەتی ئەوەش لە ڕێگە باسی کرد دکتۆر بەختیار کەوتێ ئەو ڕۆژە قاتێجلی کوردیم کردو بۆ جەژن بڵێ جلەکانە خوێنایی بوو هەمووی کە قاتی جلی کوردیم کردبوو بۆ جەژن بەڵێ ئێتر کە ڕۆژمە ماڵەوە ئەوەنە خوێنیان پێوە بوو فرێمدان جلەکانم فرێدان لە بەرن شتێکی کەم لەبەر کرد بەرحەزرت بە هاتم سێرم کردن لێرە سێرم کرد ئەسکەریەکان فیشەکان کۆکاتەوە خاتە بە کوونەکای بۆ سەر ئاردەسەکان بۆچی وای نەکرد بۆ ئەوەی بڵێن ئەمە پێشمەرگە تەقییان لە ئەمانیان کوشتووە ئێمە نەبووین ئێتر دوای ئەو یا خەڵکی نیازی بوو بێتە ناو بازارەوە نیان هێشت من ئەتەجەولیان کردبوو ئەیان گەڕانەوە تا دوای فترەیەک باوکی یاسین سۆفی محەممەوە هاتە سەری لێرە لەسەری دەستی کرد بە گریان دوای ئەویش کاگ عەزیز باوکی مختار ئەویش هات لەسەریان هەردووکیان دوایە وەریان گرتن بردیان بۆ مزگەوت لەوێ بۆ شۆردنیان
كاك مختار ژنی هەبوو كاك مختار جني هبو مناڵی شي هبو بس بەڵێ. كاك ياسين ژنینێ جنينه هبو جنج دوکانەکەی کاگیاسین و کاک مختار هەر نزیک كاك بوو ياسين تا هل فين شد كان لسلوي شيخانك بەڵێ بەڵێ. كبابتي کاتۆر ئەو ڕووداوە بەڵێ ینی چ ترسناکی و چ ناخۆشیکی بۆ شاری تێوەڵە دروست کرد والله خۆم بیرمان حەزەکەم لە زمانی تۆ بیبیستم گەورەترین زۆڵم گەورەترین تاوان بوو لەبەر ئەوەی ڕەمەزان بوو کە ڕەمەزان بوو خەڵکەکە زۆر ناڕەحەت بوو ئەلا ئەساس جەژنی ڕەمەزان زۆر لێرە بە پیرۆزدان ئەناوینیانە کرد کە بەس ئەو قەزیەیە کە ڕوویدا خەڵکی تێوەڵە ئەو ساڵە جەژنی نەکرد یانە بێجەژن بەو شێوەیەمانەوە هەمووی ماتەمینی بوو بەڵێ. کاک فەیروزیان ئەو شەوە کە ئەو ڕووداوە گەورە ڕوویاوە ئەو کارە ساتە دڵتەزێنە لە شاری تێوەڵەیە ڕوویا تاوان کوشتن زۆر کەم بۆ سەردەما هەر نەبوو اینجا تازەش ینی خەڵک حکومت هاتبوویەوە ئەویست دڵی خەڵک ڕابگرێت دڵ ڕاگرنەکەی خەڵکی ئاوا بوو کە خەڵکی کوشت بەڕاستی ینی بە زوڵم کەوتنە کوشتنی خەڵک و عزیێتدانی خەڵک ئەو شەوە جەنابیش لەگەڵ دکتۆر بەختیارە لە چایخانەکە بووی چۆن بوو ئێوارە چۆن تۆچی بۆ چایخانەکە چۆن لە ماڵەوە نەمایتەوە وەڵام من حرەسی دوکانی حرەز بووی حرەسی دوکان میوەمانە فرۆشت بەڵێ هەر ئەم دوکانە بوو هەر ئەم دوکانە بەڵێ ئەوەی ئەوەیە. بەڵێ لە دوکان دانیشتم تا دەوری سەعاتدا باوکمەوە نەهێتەوە تا دەوری سەعاتدا دەی شەو حیوان ئەهات میوەکەی خوارد بەڵێ ئێمە شنوقمانەدا دەوری میوەکە هیچتر نەبوو لەبەر حیوان هەموو شەوێ ئێمە ئەوەمانە کرد تر دوکان هەموو شتێکی تیا بوو بەڵێ کوڕێک ناوی کاک بەرزان بوو خوعافوی کا مردووە بەڵێ خوافی ئەم دوکانەی دانابوو مەحەلەبیە فرۆشت منی شووتێکم کڕیبی 2 کیلۆیی بەڵێ هەموو شەوێک شووتێکمانە برد چوارێ بە یەکەوە ئەمان خوارد هاوین بوو تاوان باڵینەوە بوو بەڵێ شووتیە فرۆشا ڕەمەزانی بەڵێ لەگەڵ بەرزانە قسەمانە کرد مەحەلەبی جوانی ئەفرۆشت دوکانەکە پاک و تەمیز بوو ئێمە شەری دوکانەکەمانە کرد قسەمانە کرد کۆبوونەوە ئەتە عادەتی خەڵکی لای ئێمە هەمویان بە یەکەوە قسەمانە وایە خۆ نەمزانی نەحرەتەی تەقەهات ڕۆمانەیان فڕێدا ئێمەش کەوتین بەسەر یەکە مەحەلەبی ڕژرا نزیکیەوە بوو من نزیک بوون لە ناو دوکانەکە هیچی دوکان نەما ئێمەش دوکان هیچمان نەما لەبێ ڕامان کرد بەپەلە نەماندی بوو بەسەریشمان نەهات بوو حاڵی نەبووین چوونە چایخانەکە کە ڕامان کردە چایخانەکە من فەیرۆز دکتۆر بەختیار عەمەری سوفی حەمەکەریم پەرویز ڕەحمان ئادەم ڕەحمان عەزیز محەممەد فاروق عابد ئیقباڵی حەمەڕەزا سەباحی جەمال کاک مختار خوعافویکە لەگەڵ ئاواهی لەگەڵ کاکفایەقی چایشی یاسینیش بڵێ یاسین لەوێ بوو ئەو کەبابیە فرۆشت ڕای کرد هاتووە ناو چایخانەکە ئێمە هەمومان ترساین کارەبا نەبوو کە کارەبا نەبوو هاتن تەقەیان کرد کەس توش بەرنەکەوت سەقف ینی تەقیان کرد بە ناو چایخانەکە کردیانە سەرەوە بەرنەکەوت بەڵێ کوڕێک تەقەکەی کرد ناوی کەریم بوو یانەیەکیشیان ناوی فلز بوو بەڵێ فلز خەڵکی بەسرە بوو کەریمی ژەر خەڵکی بەسرە بوو بەڵێ بەس زۆر مجریم بوون ئەو دوانە نانی نومەکی تێوەڵەشیانە خوارد و خراپیش بوون طبعا من حەزەکەم لێرە ئەوە بڵم کاک فەیروز ئەم جوندیانەی حزبی بەعەس کە لە تێوەڵا بوون هەموو ڕۆژێ لەم بازاڕا معاملیان لەگەڵ خەڵکی تێوەڵا بوو نانیانیانێ احترامی خەڵکە گیرا کە سریەکەیان لێرا بوو بەڵام ئەو شەوە ئەو جەریمە گەورە هەر ئەمانە کردیان هەر ئەوان من خۆم ئاگام لێ چونکە بە دەورەیە هەبوو ئەگەڕان یەکێکیان قەناسی بەدەستەوە بوو فلسیان فلس
کەریمیان کلاشکۆفی بەدەستەوە کە ڕمانەکە فرێدرا ئەمنەکان چوونە چاخانەی سێجافر ئەمە چاخانە بوو تر ئێمە ئاوای ڕامان کرد کارەبا نەما بە ترسەوە ڕۆشتی ناو چاخانەکەەوە لەوێ تەقە کرا دای لە سەقفی چایخانەکە کەسمان توش نەبوو بەر نەکەو لەویا هاتن وتیان بۆ دەرەوە کاک مختار لە ژوورەوە بوو ویستی بچێتە ماڵی خەجوورەی ماڵی خەجوورە بە ئێرەوە بوو لە پشتەوە پەنجەرە بوو پەنجەرەکە ویستی دەری بێنە بچێتە دەرەوە کە هاتە دەرەوە تەقەیان کرد کەوتەوە خوار ئێمەش لای تووڕە بوون وتمان برا یێنە سەرمانەمان کوژن پیاوی باش بە وتی باشە ئەمەر سۆفی حەمەکەری مێستا وابدانم لە خارێژە کە ئەمەر هەمومانیان کۆ کردووە وتیان بەڕیش بۆ سریەکە بەڵام کاک فایقی شایچی فایق محەممەد منشورە برایەکی هەیە ئەیوبی لەگەڵا بوو وتی براکۆ فایقی ئەیوب بژنامێن ئەیوبی لەگەڵا بوو مناڵ بوو گرتی بە باوشۆ ماچیە کرد لەوە ترسا یا ئەم بکوژن یا خۆی هاتن باش دایان لە فایق بە مناڵەکەشە نەوەڵام مناڵەکە لێیان نەدا ئەخر مناڵەکەی پێبوو ئیتر مناڵەکە هەر هێن بوو ماتوو مەلول چووە دەرەوە دوایی وتیان وەرن ڕیز بن کە ڕیز ببین من لەگەڵ فاروقا تۆزە لە ئەخیرەوە بوو دکتۆر بەختیار و جەماعەت هاتنە دەرەوە لە نیوەدا نیوەی بۆ دەرەوە نیوەی بۆ ژوورەوە تەقەکرا ڕەمیان کردن منیش هاتمۆ ژوورۆ دەتر هەموو کەسای گریا ئەو کوژن کە چوومە دەرەوە سیرەکەم یاسین کەوتووە فەقی یاسین فەقیرە شوشەکەشی قیمەی تیا بوو کە بابخانەی هەبوو کام مختار کەوتبوو دکتۆر بەختیار کەوتبوو سەباحی جەمالیش کەوتبوو بەڵام من چوومە سەر فەقی یاسین سیرەکەم خوێنێکی لێ ئەڕوا چۆن جۆگە ئاو ئەخەیتە سەر باخ ئەڕوا بەپەلێ ئەوە نەخوێنی لێ ڕۆشت زۆر خەفەتم خوارە وشەوە دیسان ئێمە چوونەزانی وفاتی کردووە وڵا کوژرا عینی دەقەت ئەمریکایان کرد چوونە ژوورۆ دیسان هات وتیان دبری بۆ سریە دوای ئەوە ئێتر ئەمان جەنازەکان دکتۆر بەخێرش کەوتووە ئەوان ئەمان چوار بوون هەر چوار کەوت بوون بەڵام فەقی یاسین لەگەڵ فەقی یاسین قەڵەو بوو کاک مختار خوافویکە یەکسەر ئەمری خوای کرد فەقی یاسین بەگوێوە بوو وتی ئای ئاگیان یانی ئایدایان ئەوە نەشت ئێتر من چوومە سەری دواییاتینۆ ژوورۆ هاتنەوە وتیانە بێر ناتان کوشین مەجبور بووین تر دیسان ئێمەیان برد ئێمە چوین بۆ سریە لە سریە ئێقباڵ خاڵ و حەمەڕەزا نووری برای فاروق هەمومان سامی حاجە عەلی ئادەمی ڕەحمان هەمومان ئاوایی وێسان قەرار بوو ڕەویمان ئەیوب مناڵ بوو سامی حاجە عەلی لە لای منا بوو وتی خۆ بگرە وتم چی بکەم وتی خۆ بگرە پشتێنەکەی گرتم خۆی خستە ناو چەمەکەەوە ئەو ڕای کرد دەرچوو بەس پێیان بزانایە ئەیان کوشت سامی ئێمە ماینۆ جوندیەکیان برینار بوو خۆیان برینیاریان کرد بوو دەستی برینار بوو هادوتی تەقەم لێکرا وتمان بابە وەڵا ئێمە لە پێشمەرگە هاتووە نەکەس ئێوە بە مەیلی خۆتان دەسەڵاتانێ هەرچیەکە نەیکەن ئەوە خەڵکتان کوشتووە و بە تەمای بڵێ پێشمەرگە هاتووەتە سەرمان ئەمەویستان تەڵسیە دروستکەن بۆی بینێن بەسەر پێشمەرگا بەڵێ ئیتر ڕێزەرەپایەکیان تیا بوو ئەو مەبدەئیەن شوێعی بوو ڕێزەرەپاکە لە ناویان نابوو باش بوو جوندێکە ویستی تەقەمان لێ بکە تووڕە بوو کلاشکۆپەکە لێسەر نەهێشت ئێتر کە نەیهێشت ئێمە هەرما بوونەوە کە هەر وازمان لێ نایەن هەر ڕەمیمانەکەن زابتەکە هات وتی بە پەرویزی مام ڕەحمان تۆ چیەکەی وتی وەڵا سەیدی من لە کارەبام دەوامەکەم باش لێیاندا یانی بووی بیان کوشتایە هەموو لێیاندا ئەو کەوت ئێمە بە تەمان نەبوون بمێنین هەر وتمان ئەمان کوژن بۆچی لە زۆر لەویاننا
بەسەرەوەی کارەبا بوو کارەبا زابتەکەشیان سەرخۆش سەرخۆش بوو ئیتر گوێیان لێ نەبوو بەڵێ بەژە دەرەپاکە پێ ناخۆش بوو ئەیوب مناڵ بوو حەل لە خۆیە ڕۆژ پێڵاوی هینەی ماچ کرد زابتە بەڵێ بە ناوی خوا زابتەکە وتی ئێوە هەمووتان خاتری ئەو مناڵە سبحان الله من ئادەم لەگەڵا بوو ئادەمی ڕەحمان بەڵێ من وتمان شکران سەیدی ئەوە نە کەلیمەمانەدانی ژنێک پرسیاری لێکردم پورەفاتە وتی فەیرۆز شیە وتم شکران سەیدی ئەوە نەترسا بوو ڕاستکە چونکە بۆ ئێمە کوشتارمان نەبینی ڕاست ئەوەختە مناڵی بۆ شێوە بەڵێ شتی واشمان نەبینی وتە من ڕۆشتمەوە ماڵ حاجی وەسیم باوکی سابیر بەڵێ تووشی بووم وتم چیتە وتی سابیر وتم چوو بۆ ماڵی ئەمەر و ئەوان ئێمەیان بەردان ئەو چوو بۆ ئەوێ ئێخبال لە ماڵی کاک مەحیەدین و ئەوانە بەڵێ ئێتر ئێمە ڕۆشتمە من نەخەوتم تا بەیانی مامەستار هات دوو گوێرەکەیەکی پێ بوو سەری بڕێ کە چووە سەیری مەیتەکان گوێرەکانی سەر نەبڕی تر هەمووی تەوەڵە تازیە بوو أعوذ بالله من الشيطان الرجيم ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما كشتني عمدي كشتني كهيج حقك نبيت لكاتك إما باس لرودايك كين لە حادیسەیەکەکەین کە نزیکەی 50 ساڵ پێش ئێستا ڕوویاوە ئەم ڕووداوە لە شەوەکانی قەدر و مانکی پیرۆزی ڕەمەزانە ڕوویە ئەو کوشتنە خەڵکی مەدەنی کوژرا لەم شارەیە لە کاتێکە لەم مزگەوتەیە من خۆم مناڵ بووم یەکێک لە پایەکان لەویا بوو وەزام تۆزە لە دواترەوە بوو کچکە ئەم مزگەوتە تعمیر کراوەتەوە دروست کراوەتەوە قاتی سەرەوەی تەختەبەند بوو قاتی دووهەمی و بە جۆرێک ئەم پەنجەرانش وە ئەزانم یا کەمتر بوو یا زیاتر ئەیڕوانی بەسەر بازاڕەکەیە واتە لەم پەنجەرانەی مزگەوتەوە کە ئەم مزگەوتی تێوەڵا مزگەوتی گەوری تێوەڵا ناو بازاڕەکە دیار بوو بە تایبەتی ئەو دوو هاوڵاتی خەڵکی شاری تێوەڵا کە کاکە یاسین و کاکە مختار بوون کە شەهید کرابوون بە ناحەق خوێنیان ڕژێنرا بوو لەم پەنجەرانەوە ئێمە خەڵکی ناو مزگەوتەکە ئەمان بینین خەڵکێکی زۆر دوای ئەوەی کە ناو شار بوو بە تەقە و منعە تەجەول خەڵکێکی زۆر لە ناو ئەم مزگەوتەیە کۆبوویەوە کە خەڵکی تێوەڵە بوون و خۆی خەڵکی مزگەوتەکەش قەرەباڵغ بوون چونکە خەڵک زۆرێکی بۆ لەیلەتڵ قەدر شەوی 27 و مابوویەوە جەنابی باوکم مامۆستا شێخ محەممەدی شێخ سەمیع لەم میحرابەیە بوو دوایی کە من خەو زۆری بۆ هێنام لەگەڵ براکەمە کاکە مەسعود زۆر خەومان هات لەبەرەوە لای ئەو پایە لێیا خەوتین یەکێک لە یادەوەرەکانی ئەو شەوە ئەوە بوو دوو پشکێک خەریب و بیا بە منەوە من خەوتو بووم بەڵام پیاوێکی تەوێڵی پێی زانی بوو دوو پشکەکەی کوشتە بوو ینی قەرەباڵغەکە وا بوو لە ناو مزگەوتە لە ناو مزگەوتە جەنابی باوکم وە ئەو پیاوە بەڕێزانی کە خەڵکی تێوەڵە بوون و زیاتر دنیایان بینی بوو بەڕاستی بیران لەوە کردەوە ئەم خەڵکە لە ناو مزگەوتە تا کەی لێرە بێ چکە کە سوکاریان لە ماڵەکانە خەمیان بوو ناو شار تەقە بوو منعە تەجەول بوو بیسرا بوو لە کۆڵان و گەڕەکەکانی تەوێڵەیە کە خەڵک کوژراوە لە ناو شارە لەبەرەوە باوکم وە ئەزانم یا خۆی بوو یا ئەو کاک حەمەڕەشیە بوو کە باوکم پێیوت کە بانگەوازێ بکات لە مزگەوتەکە لە مکەبەری مزگەوتەکە لێرەوە بۆ سری عەسکەریەکە کە لەویا بوون نزیک بوون
کە بە زمانی عەرەبی پیان وتن کە خەڵکێکی زۆر لە مزگەوتەکە ڕجاءن سەعاتێک ڕێگە بکەنەوە بۆ خەڵکی مزگەوت با بڕۆنەوە بۆ ماڵەوە. 2 جوندی بوو یا 3 جوندی بوو هاتنە دەرگای مزگەوتەکە و لێەوە هاواريان کە بۆ ناو مزگەوت وتیان زابتی معسکەرەکە یاخود سریەکە ئەڵێت یەک کەس نێتە دەرەوە، هەر کەسێ بێتە دەرەوە ئێمە ڕێمیەکەین. ئەوە بوو هەتا پارشیە و تا درنگانێک پارشی و لێرامانەوە. بەڵام لە پارشیەوە چەند جوندێکیان ناروتیان 1 سەعات مۆڵەت هەیە خەڵک با بڕوات، ئەتر ئەو سەعاتە خەڵک خۆی گەیانەوە ماڵەوە. بەڕاستی ئەم مزگەوتە شاهید حاڵی کوشتنێکی بەناحەق و دەستپێکردنەوەی جەنگێکی دەرونی قورسە بۆ خەڵکی کوردستانی ئێمە کە سەردەما نەگریس و ناشرینەکەی بەعەس بەسەر کورد و بەسەر کوردستانی هێنای. تەلەفۆنم کرد بۆ مامۆستا مەعین برای شەهید فەقێ ئەم بەسەرکردنەوەی زۆر پێخۆش بوو. وەختێ باسی فکرەی بەرنامەکەم بۆ کرد ئەزانم زۆر ناخەرژێن بوو لەلای. ئاخر برا گەورەیەک کە نادیاری تەواوی ژیانی ئەم خێزانە بووە. ئاهو نزولەی دایشێکی جەرگ سوتا و باوکێکی حەسرەت بردوو، ڕازێکی پەنهانی بە ئازار لە دوای 47 ساڵ دەکەوێتە سەر شاشەیەک و بە ماڵەکانە دەگەڕێت و فرمێسکی ڕوخساریان نوێ کاتەوە. مامۆستا مەعین نەیتوانی نەچاو پێکەوتن و نەبە دەنگیش بەشداری بکات. ئەو ئازارە چەندە گەورەیە کە مرۆڤ بێدەنگ دەکات. ئەم نامە ناخەژێنە دەریەخات کە هەرگیز ئازاری شەهیدانی کوردستان بە تێپەڕبوونی کاتێور نابێتەوە. برای عەزیز و خۆشەویست، مامۆستا مەعین لەو نامە نووسراوەی بووی ناردووم دەڵێت: مامۆستا بەسەرهاتی پێش شەهید بوونیت عەرزەکەم نەمتوانی بە تەلەفۆن یاخود بە شێوەی دەنگی بیگەێنم، هەرچەنم کرد لەبەر گریان نەمتوانی. دایکم بەڕەحمەت بێ بۆی باسە کردم کە هەفتەیە پێش شەهید بوونی کاکەی شەهیدم بە دایکمی وتبوو: دایە ئەمڕۆ فڵانە کەس هات بۆ لام و قاپی عارەقی پێبوو، ویستی لای من دای بنێ لە دوکان، منیش ڕازی نەبووم و گلم نەدایەوە. دایکم بەڕەحمەت بێت هەمیشە و بەردەوام بۆ کاکەی شەهیدم ئەگریا. ئەموو دایکیان بۆچی ئەگریت؟ دەیوت: هیچ نییە کوڕم، زۆر جار پرسیارم لە خوشکەکان مەکرد، ئەیانوت بۆ برا گەورەکەمان ئەگری، چونکە هەرگیز دایکم نێتوانی ناوی بهێنێ. کە لە ناو خزمانی شاباسی بکردایە بە جوانە مەرگ نابیەهێنا. عادەتەن مرۆڤ لە سەرمەرگە ناوی هەندێک لە کەسوکاری نزیکی خۆی هێنێت. یەکێک لەوانە کە لەو ڕۆژەیە دایکم ناوی هێنا شەهید یاسینی برام بوو. هەتا ئەو سەعات و ڕۆژە لە دایکم ناویمان نەبیست بوو. سەرمەرگ شوێنی لقای ئازیزانە، کاتی کۆتایی دووریە، کاتی بڕانەوە و کۆتایی دووریە. کاکەم کەسێکی قسەخۆش و کۆمەڵایەتی بووە، کەسێکی کاسب و بەهێز و بەتوانا بووە، ئیشی کەبابچێتی کردووە، کەسێکی خۆشەویستی ناو خەڵکی تەوێڵە بووە. هەزاران هەزار کێ و دەشت و سارا بکەوێتە نێوانی ئێمە و ئێوە ئەی داگیرکەرانی کوردستان. دڵۆ بە دڵۆپی خوێنی شەهیدان چیرۆکیان هەیە، بەڵام کێ ئەم کتێبی ئەزمون و حەسرەتان نووسێتەوە و کێشەی خوێنێتەوە؟ سەرەتا بەخێر بێن. سپاس بۆ کەناڵی پەیام بۆ ئەم بەسەرکردنەوەیە. سپاس بۆ جەنابیستان و ستافەکەشتان. دیارە لەو کاتەیە من مناڵ بووم، تەمەنم نزیکەی ساڵێک و 8 مانگ بووە. ینی بە بیرەوەری منە هیچ شتێکم لە یاد نییە لە ڕووداوەکە. ئەوەی کە دواتر فامم کردوتەوە بڵێن مامەم و مامەکانم و باپیرمەوانە بۆیان گەڕاومەتەوە اینجا هەستمان کردووە کە ئێمە باوکمان بەو شێوەیە شەهید بووە لە ڕاستیە. ئیتر بە حکمی بارودۆخی ئەو منتیقەیە ئەوەنە هەمیشە لە ناڕەحەتیا بووین، یعنی هەمیشە هەر چۆنەڵی لە نیگەرانی و لە ئاوارە بوون و لە دەربەدەری و ئەمانەیە. بەڵام وەکو ئەوەی کە هەستمان پێ کرد کە فاممان کردەوە پێیان وتین، هەستمان کرد کە باوکمان بەو شێوەیە شەهید کراوە. بەڵام وەکو خودی خۆمان چکە باپیرم و نەنکم و مامەکانم بەڕاستی ئێمە وەکو خۆمان زۆر پێوەمان دیار نەبوو ئەوان نازیان کێشاوین پەروەردەیان کردوین کە بەڕاستی ئێمە سپاسیانەکەین. بە تایبەتی مامەکانم زۆر زۆر لەگەڵ ئێمەیان زۆر زۆر باش بوون کە ئەوانی تەمەنێک زۆر لە پێش ئێمەشەوە نەبوون لە ڕاستیە. بەڵام ئێمە پەروەردەی دەستی ئەوان بوون چکە هەم باوکمان نەبووە هەم دایکیش لەو زروفەیە بەڕاستی وەکو ئەم قۆناغە نەبووە، هەر ئەرکەکە زیاتر لەسەر پیاو بووە. ئیتر
نازی باپیرم و داپیریشم بەڕاستی فەراغی دایک و باوکی بۆ ئێمە پڕ کردەوە و لە ڕووی تربێت و لە ڕووی پەروەردەکردنیشەوە بەڕاستی مامەکانمان ئێمە زۆر میشە قەرزاری ئەوانین. ئیتر من زۆر بیرەوەریم نەبووە لەگەڵ باوکمان لەگەڵ یان نەژیاوم چکە مناڵ بووم. ئەو کاتە ئێمە هەستمان کرد بە تەواوەتی تربێ باوکین کە باپیرمان وای لێ هاچکە یەکسەر شەید نەبوو بە یەکەوە ڕۆشتینە ئێران لە ئێران چوینە خەسخانە بەڵێ لە هەشتا چوینە خەسخانەی مەشهەد 3 مانگ لە خەسخانەی مەشهەد من و ئەو برایم لە لای بووین بەڕاستی. ئیتر بە شەید بوونی ئەو بەهۆی کیمیاویەکەوە دوای 3 مانگ کە شەید بوو ئیتر لەو کاتە ئێمە هەستمان کرد کە ئیتر باوکمان نییە چکە ئەو هەم باوک بوو هەم هەموو شتێک بوو نازی زۆرە داینیان لە دوای 10 ساڵ من ئەو کاتە 11 ساڵ بووم گەورە بووم فامم کردبوویەوە. ئیتر بە لە دەستدانی ئەو من ئەو کاتە زانیم کە وڵێن هەتیو بووم بەڕاستی ینی کاریگەری زۆر بووە تا ئێستش کاریگەری هەیە لەسرم چکە خۆم لەگەڵ یابووم لە خەسخانەکە خۆمان خلالی ئەو چەند فترەی تا گەشتینە خەسخانەی مەشهەد نزیکەی 20 ڕۆژی پێچوو بە چه حاڵە گەیشتین لەوێ هەر لەگەڵ یابووم نانم ئەدایە خزمەتم ئەکرد یعنی قەت لە بیرم ناچێتەوە ینی مەگەر بە مردن ئەوم لە بیر بچێتەوە کە چکە لە بیرەوەری خۆما بوو لەگەڵی شیا بووم بەڕاستی. تر بەداخەوە لەوە چێ بە بەرنامەیە کود و بەرنامە نەتوانی ئەم هەموو ڕووداوە بگێڕیتەوە. بە هەر حاڵ دەستی ئێوە خۆش بێ سەرکەوتوو بن بەڕاستی سپاسی جەنابتان و ستافەکەشتانەکەین و کەناڵەکەشتان بەخێر بێن دووبارە سەرچاو. سەرەتا زۆر بەخێر بێن سوپاس بۆ تەلەڤیزۆنی پەیام سوپاس بۆ بەڕێستان بەڕاستی میلەتی ئێمە دەست بۆ هەرچێبەر کارەسات و ڕووداوی ناخۆش بووە زۆر جار لە گێڕانەوەی ڕووداوە ناخۆشەکان لێ خۆشحاڵین بەڕاستی سوپاسانەکەین. ئێمە ئەو کاتە تەمەنم لە 9 ساڵە بوو پێم وایە لە پۆلیسی سەرەتایی بووم. ئەو شەوەی کە تەقەکان کرا ئێمە بۆ بەیانی لە ماڵەوە دەرچوین بۆ ئاوێسەر لەوێ باخی ئاوێسەر ئیجاری ئێمە بووی شێخی شێخ ئەحمە نەمانزانی تا ئێوارەی ڕۆژی دۆم هاتینەوە بۆ ماڵەوە کە گەیشتینە ماڵەوە قەرەباڵغی و گریان و شیوەنوانە ئینجا زانیمان موختار شەید بووە لەوێ نەبووم. بەڵام ئەو ڕۆژە کە لەوێ نەبووین لە ئاوێسەر هەستمان کرد دوای زانیمان ڕەفیقانمان زۆر بەدەممانەوە ئەوان زانی بوویان زۆر مەشغوڵیان نەکردین بە یاریکردنەوەوانە تا ئێوارە گەڕاینەوە دوای زانیمانەمە بۆ ئەوە بووە. کوشتن و مردن زۆر کەم بووە مردنیش تەنانەت من لە بیرمە دایکم بە باوکمی وت دوای چەند مانگێکی پێچوو بوو وتی ڕادیۆ ئەو کاتە ڕادیۆ تەجیل بووە خەڵ وتی ڕادیۆ تەجیل و خۆت بگۆڕە و ڕیش بتاشە و ڕادیۆ تەجیل کرد بۆی خەڵ تەعزیە بشکن چەند مانگی بەسەر چوو بوو ئەنی نەک کاریگەری لەسەر ماڵی خێزانی ئێمە بوو کاریگەری لەسەر بەگشتی خەڵکی ناوچەکە و تەوێڵە و ناوچەکەشە بوو. پێشەکی بەخێر هاتنتانەکەم کەناڵەکەتان ئەوە لەو ساڵە بوو ئێمە مناڵ بووین لەو چاخانە بوو شەو تەقەیە کرابووە لێرە نازان مەڵغامیان فریا بوو ڕۆمانیان فریا بوو بۆ ئەمنێگەتر بوو بە هین لیوانە و چاخانەیان بەر دەرگاکەیان گرتە بوو دانەیەکیان دکتۆر بەختیار بوو سامی بوو سامی حاجی عەلی سابیر بوو زۆر بوو ئەو کاک موختارە و کاک یاسی نەبوون ئێمە مناڵ بوون کە هاتین دەسەرینەکە کەوتبوون لەبەر چاخانەکە کەوت بوون تۆ بینیت بینیم مەرتا کە وەریان گرت و ئێمە مناڵ بوون لەسەر ئەو سەربانەی مزگەوت وەختە سەربانەکانی سەرهاوەکان بوو کە وەریان گرتووە تا موختار قژی خاو بوو قژەکانی بەجێما نە سەرما بوو بەست بووی قژەکانی بەجێما لەوانەیە کاک بەختیار ژاگای لێوێ ڕێگەڵێ ئەم دەقەیە ئاگاداریەوە تر بازێکیان کاک بەختیار و سامیەوانە سابیرەوان خۆیان خستبووەوە کون بوو ئەو چەمە سەر نەگیرا بووە مووی خۆیان خستبووە ناو چەمەکەوە نیویان لێوە ڕۆشتبوو بۆ پشتی حەوز نیویان بۆ مزگەوت و ئاوا دەربازیان ببوو نیویان قەت ئەم بەسەرهاتە لای مناڵەکانتان لای گەنج و لاوەکانی تێوەڵە باسان کردووە نەوەڵا کەس باسی نەکردو کرد کە هیچ نەماوە باسی هیچ نەماوە یعنی ڕۆژ بە ڕۆژ خەڵک بەرەو دوا ڕوا بەرەو پێش ناڕوا وایان کردووە بەم خەڵکە لە باتیەوە خەڵک دانیشە بڵێ ئەمە شتێکی وا بووە کوردایەتی وا کراوە و ئەم حسابە وا بووە کەچی ئێستا کەس باسیەوە ناکە
ئێستا باسی معاشە و باسی بەڕێکردنی ڕۆژە تا ئێوارە بمێنی یام نەمێنی بەس تۆ چکە بە مناڵی بینیتە بیرماوە نا بە بناڵ ئەڵێ ئەم دقەیەکە من بینیمە ئەلیوانە هەردووکیان کەوتووە هەتا کاگیاسینیش خواعفوی کەبابخانەیە بوو لەو دیوی چاخانەکەەوە کاک مختاری ژاتوویە خوارۆ من لەگەڵ باوکی هاتمە خوارۆ نیاتمان بڕن مانگا بەرین بۆ ئاوێسەنا بۆ لەوەڕان سێرەکەم باوکی هاوارە کاکاتین لەگەڵات نەمانزانی چیە کاتی سێرەکە هەردووکیان کەوتون لێوانە ئێمە مناڵ بوو لەسەر سەربانەکە سێرمان نەکردن تۆ مناڵی تێوەڵە بووی منە بیرێت بەخوا نەوەڵا دەوانوتیان ماڵیان لێرە بووە بەس بیرم نایە من لە مەکتەبی تێوەڵە بووم منی لە مەکتەبی تێوەڵە بوون دەی یاخۆ دێ دوو دەوام ئیسماعیل لەفەنی بەڕەحمەت تەواو ڕازەکەی دوو دەوام بوو دەوامی مەکتەبی هەورامان و مەکتەبی تێوێڵە دوو دام دەستەکانە خۆش بێ ستاریان خەڵکی بەسرە بوو کلاشیەچنی بەڵێ من خۆم دیمە کلاشەچنێ فێری کلاشنین بوو کلاشیەچنی دوای دەوامی کلاشیەچنی فێر بوو لێرە کلاشەکەشی ئەفرۆش هەر ئەمانەش بوون کە ڕەمیان کردن ئەمانەش بوون باوەڕ بکە هاتن کەریم و فلس من هەر لە بیرم ناچێنەوە لەبەر مجرمیان یەکێکیان خاڵێک بەلووتێەوە بوو ئەوە کەریم بوو بەڵێ ئەمەشی خاڵ بوو هەردووکیان خەڵکی بەسرە بوو بەڵێ بەستاریان فەقیر بوو خەڵکی ئەویژەر بەسرە بوو ئەو نەهات ئەو ناوە تر ئەو کوڕە فرس و کەریم تەقەکەیان کرد دوایی زابتەکە هات وتی برینارمان هەیە وتیان ئەو جوندی کەوتووە و جوندیکە کەوتووە بە درۆ بەڵێ ئەوە بۆیە دروستیان کرد زانیان مێت کەوتووە لە ناو بازارە ویستیان بیشارنەوە بیشارنەوە بەیانی تر خەڵک کۆ بوویەوە کە وتیان منە وەختە بەزەیی ماتنەوە بە دایکی فەقیاسینە چونکە هەر ئەو کوڕیانە بوو فەقێ بوو یاسین پێشتر وە یانەوە فەقیاسین هەر فەقیاسیان پێوە بەڵێ ماوەیە فەقیش بوو فەقێ بوو ماوەیە فەقی بوو لە هینە لەم مزگەوتە لای مامۆسا دەرزیە خوێن ماوەیەک لە مزگەوتێشە فەقی بوو دوایی هاتە مزگەوتی باساکە ئێمە پێمانەوت فەقیاسی تر هەر بە ناوی فەقیاسینەوە بانگبانە کرد ئەی دوایی ئەم کەریم و فرسە نەقڵ بوون یا هەرمانە ڕویانە هەڵێرە بوون بە فەخرەوە سێریشیانەکردن زابتەکان زابتەکە بەیانی وتی ئێوە تەقەمان لێ کراوە لەکوێ لە دەرگای سەرئاو سەرئاو مزگەوتەکە وڵات تەقەمان لێکرا وەڵانە ئەسریە بوو نە هیچ پێمان وتمان نە پێشمەرگە هاتووە ئەگە پێشمەرگە بەهاتایە ئێوە نەتانەتوانی ئەم خەڵکە بکوژن ئەم خەڵکەش ئاوایی پێ بکەن کێ هات کێ تەقە پیشەک چوو بوون قسە چوار قاپاقییانێ نابووی خۆیان کاک فەیروز من بیرمێت سێهەم ڕۆژی جەژن بووە ئەزانم یا دووهەم ڕۆژ بوو ئەمرلیوایەک لە خوورماڵەوە هات بۆ تەوێڵا بۆی دڵنەوەی خەڵکی تێوەڵە بکە خەڵکی تێوەڵا هەمووی لە مزگەوتەکە کۆبووە باوکیشم بەڕەحمەت بێت لەگەڵ ئەهلی تێوێڵا ئیتر دانیشتن لەگەڵ ئامرلیواکە ئامرلیواکە حتا قسەی نەرمونیانی و زۆر جوانی کرد بۆ خەڵکی تێوەڵەکە وەکو ئەوە هاتبوو تەعزیێباری وەکو دڵنەوەی بۆ خەڵکی تێوەڵا بەڵام پیاوێک لە خەڵکی تێوەڵە کە من نازانی سەناوی چییە باوکم میزانی بەس بەڕەحمەت وێستا بۆ فاتی کردووە هەڵسا قسەی زۆر جەریئانە و پیاوانە و مەردانەی کرد بەرامبەر ئامرلیواکە وتی ئێوە ینی لەباتیەوەی کە ئێمە ئەو شۆڕشەمان لە دەستداوە ئەو خەڵکە دڵنەوایی بکەن هاتوون ئەمان کوژن دوو ڕۆژی تر من ئەبین ئەم بە پێشمەرگا ئەو پیاوە و ئەزانم تەقاعودی عسکەری بوو هین بوو مام محەممەد ڕەشید عەرەبیکی زۆر باشی ئەزانی بەڵێ کێ بوو ئەو پیاوە مام محەممەد ڕەشید باوکی دەروەش محەممەد و جەبار باوکی کاک حەمەمین من مناڵ بووم بیرمێت کە ئەو پیاوە هەڵسا قسەی کرد بە زابتەکە وتی بەڕێزگیان تۆ زابتێکی بەڕێزی لە عەربەت هاتووتە ئێرە بزانی چی قەوماوە ئەمانە کردویانە بەرامبەر ئێمە ئیتر منیش مەجبور بم لەم تەمەنەوە بچم پێشمەرگە باز هەندێک قسەی کرد دوایی وتی زابتەکە ئێمە چاودێری ئێوە ئەکەین سەیری ئێوە ئەکەین کەسابەت دەکەن ئەزانین تەوێڵە ئەوەنە قەیسیتیانە بەتەن قەیسیەتە ناو تەوێڵە وتمان ئێمە کاسبکارین ئەمە منتەقە حدودیە هەموو کەسێک کەسابە دەکا ئێمە لەگەڵ زاوەرا تێکەڕین یەکمارین هاو زوانی یەک زمانمان هەیە زاوەر و تەوێڵە فەرقی نییە لەوێەوە ئێمە قاچاقیمانەیە نابۆ ناو تەوێڵە تجارەکانیان برد بۆ بەغا
من خۆم دوو ئێسترم بووە ڕاستە مەسەلەن وڵاتداری تەوێڵە زۆر بوو بەڵام ئەو قسانە کە کردی حاج حەمەڕەشید باوکی دەروەش حەمە و وفاتی کردو بڕە بەڵێ ئەمری خوای کرد تەمان ماڵمان لە هەڵەبجە بوو لە نزیک ماڵی پاشا بڵێن خانی ماڵی پاشا ئەو کاتە ئێران گوایە هجومی کرد بۆ لە ڕێگەی مەرزەکانەوە سازانەوەوانە ڕۆژێک دوو ڕۆژ پێش ئەوە جوندی و ئەفسەری عراقمان بینیە هاتنەوە بۆ هەڵەبجە بە جۆرێک لە جۆرەکان باسییانە کرد تا ئەو ڕۆژەی کارەساتەکە ڕوویدا دیارە ئێران جادەیەکی لیا بوو لە پشتی ئەحماوە زەڵمی گرت کە زەڵمی گرت ئەو کەسانەی زوو دەرنەچوو بوون هەمووی لە هەڵەبجە گیریان خوارد بە سەربازەکانی عێراقیشەوە ئیتر ئەو ڕۆژە هەڵەبجە بە حساب ئازاد کرا هەڵەبجە ئازاد کرا خەڵگاتە دەرەوە تەنانەت ئێران و خەڵکی تریش و ئەڵڵاهو ئەکبەری شرا ناو بازاری هەڵەبجە تا تەقریبەن 11 و پێم وایە 35 دقە بوو ئێمە گەنج بووینەوە کاتە من لە پۆلی 12 بووم چەند کەسێک چوون وتیان لەسەرەوە چون تەماشای دیلۆوانەمان کرد لە مەکتەبێک داهێنابوون کە گەڕانەوە لای ئەوەی پێیانوت استیخبارات بەرامبەر بانقی ئێستا گەیشتینە ئەوێ یەکەم بۆمبی عێراق یای لە هەڵەبجە ئیتر ئەو کاتە کەوتە بۆمبارانکردنی هەڵەبجە ناو هەڵەبجە تا ئێوارەش ئەو ڕێگانەی کە دەرەچن لە هەڵەبجەوە بە تایبەتی ڕێگەی عەنە بوو جێڵەوانە خەڵکەکە دەرچوو بوو ئاسانتر بوو لە هەڵەبجەوە دەرچوون بۆ عەنە بەرەو تەوێڵە و بیارەوانە کیمیایی بەسەرا کرد بە خەڵک باوکم ئێمە کە لە ماڵەوە بووین چوینە قەیسەری شنروێ ژێرخانێکی هەبوو بە کۆڵ بردمە ئەوێ باوکم کەمێک نەخۆشیش بوو لەوێەوە بە ناچاری ڕائەکەیتوانە هەر بە کۆڵ بەناو بازارە بردمە خوارەوە بەگەڕ پشتی بانقەکە بۆ خوارە چوینە بردم بۆ ماڵی حاجەوە لە ژێرخانێکیان هەبوو لەکانی قوڵکە خەڵگە چوو بۆ ئەوێ بەڵام کە چوینە ئەوێ چۆڵ بوو چۆڵیان کردبوو لی درابوو لەسەرەوە بەس نەڕووخابوو لەوێ دامنا وتم با بچم دایکموانیش یەک بگرینەوە ماڵی خوشکێکمە و کاتە لە بیاوێڵە بوو وتمانە چین لەوێ یەگەگرینەوە ماڵی مام کەریم ئێتر دایکم و سەرکەوتی برام ئەوە بەجیا من بچم بە دوای ئەمانە ئەمانیش لوقمانی برام و هەورامان و کۆساڵان لەگەڵ باوکم ئەوانیش بەجیا دیارەوان لە ڕێگەی سازان چوون بۆ سازان لە سازان باوکم برینار بوو و هەورامانیشە برینار بوو باوکم و ئەمان مناڵ بوون بە تیارەوە بزان بردویانن لوقمان لەوێ جیابوو بوویەوە ئێتر دواییش منیش کاتێک چاوام کردەوە لە هەمەدان لە نەخۆشخانە بوو منیش بەر کیمیایی کەوتن چەند جارێک چوون بە دوای باوکما بۆ ئێران و هەرچی ئۆردوگا هەیە گەڕاین نەبوو تا ئەخیر جار هەورامان لە خەسخانەکە دەریان کردبوون لەگەڵ کۆساڵان وتیان دوو مناڵیان دۆزیوەتەوە لە کەنگاوەر ئێمە لە کامیاران بووین کە چوون بە دوایانە وەڵا بینیم ئەوان من لە ماڵی خزمێکی خۆمان کاگڕۆستەمی حاجیم سەفا بوون تر هەورامان بەخوا ئەوەنەش پرزیش بوون قسەیان بۆ نەهات بە زوەرەقەیەکی خەسخانەکەی هەڵگرت بوو هەورامان وتی باوکم لەو خەسخانەیە جارێکی کە لوقمان و ئامۆزایەکمان ئەنوەر عەلی پێشمەرگە بوو چون بۆ تاران هەنیان دۆزی و ئاخیر جار لوقمان چوو بۆ مەشهەد بەتەنیا تقریبان ئەوی 40 ڕۆژی پێچوو یعنی مەرگی و جەنازەی باوکمان لەبیر چووە تەمان ئەوان نیان باوکمان مردووە کە لوقمان چوو بوو ڕۆژێک پێشەوە ئەمری خوای کردبوو هێنابوویەوە بۆ تاران و لە تارانەوە بۆ مەریوانەوەوانە تر لە مەریوان لە ئۆردوگای هەزارخانی ناشتمان
دکتۆر بەختیار کاک یاسین و کاک مختار لە کوێ کەوتون ئەمە و چاخانەیە کە ڕووداوەکە ڕوویە بەڵێ ئەمە بەم شێوەیە نەبوو ئەم چاخە ئەمە دەڕابە بوو ئەم بەرگێژ نەبوو ئەمە خۆڵ بوو بەدار سەری ئەم چەمە گیرا بوو ئەمە چەمەکە بوو سەری بەدار گیرا سەری بەدار گیرا بوو کە لەوێەوە ئێمە سێ کەس هاتینە دەرەوە ئەلێەوە ئەوە سەر ئاو بووین کوکنی سەر ئاوەکان هی مزگەوت کە لەوێەوە تەقییان لێکردین کەوتین هەردووەکیان کەوتن کە کەوتن میش کەوتمە بینیان ئەلێرە دانیش بوون ئێستا ئەمان چۆن یاریەکەن ئێمە یاریمانە کرد لۆکسێک ئەلێرە بۆ هەر ئەم شوێنە لەسەر ئەم تەپڵەکە دانابوو ئەتر دەوێت کە هاتنە ژوورەوە تەقییان کردە بنمیش ئەو کاتە بەرز بوو ئەمە بەو شێوەی نەبوو ئەو کاتە ئەم چایخانە ئەوە نەبەرز بوو یا بەرزتر بەرزتر تەقەکان ئالێرە کرا ئەمی لە بنمیجەکە تەقە کرا کە هاتنە ژوورەوە خۆش بێ کاک دکتۆر من حەزەکەم باسی ئەو بکەم کە تێوەڵا خەڵکێکی موسالیم و دوور لە شەڕ و ئاژا و مشکیلە بوون بە تایبەتی ئەو سەردەمە بەڕاستی هەتا ئەو شەوە تر گۆڕانکاریەکە بەرەو خراپە ڕۆشتیانی وردە وردە شەڕی ئێران عراق دروست بووە شەڕ و فیتنە زۆر دروست بووە تێوێڵە ئەو ئەمان و ئەمینەی لە دەستدا ینی پێشەوە من لە مزگەوتەکە باسێکی سۆفی حەبیبمان کرد ینی پیاوانێکی زۆر ئەمین و ساڵح و دیندار و خەڵکی زۆر چاکی تیابوو یەکێک لەوانە سۆفی حەبیب بوو کە بەڕاستی هەر پەپولەیە بوو بۆ خۆی جا تۆ باسێکی سۆفی حەبیبم بۆ بکە ئالم ئەڵقەیەمانە وەڵا سۆفی حەبیب خزمی منیشە ئەنجا مامی یاسینیش بوو کە لێرە شەید بوو بەڵێ کاتێک کە لە ئێران هاتینەوە ئەویان برد بۆ نوگرە سەلمان لە دوای هەشتا بەڵێ دوای کیمیاییەکە دوای کیمیاییەکە بەڵێ بەریان بۆ نوگرە سەلمان لە نوگرە سەلمان زۆر لەوێ مابووەوە کە هاتەوە یەکسەر پێڵاوەکانیشی بەدەستەوە بۆ هاتەوە ژوورە ماڵمان ئەو کاتێ بە سەرچنار بوو ڕای کردە ژوورەوە وتم ها خێرە بەخێر بیتەوە وتی محبوبە لەکوێ خێزانی بوو وتم مەدووە وتی نا خەوم بینیوە ماوە کوا ئێتر دوایی کە دەستی کرد بە قسمەکردەوە حکایەتی ئەوێ وتی دە خەڵکیاندا وتی مردن لەوێ بە شێوەیەک بوو تو چۆن ئەوەرێنی بەو شێوەیە خەڵک لە نوگرە سەلمان ئەمرد بەزێتر زۆر فەقیر بوو فەقیر حاڵ بوو وەفاتی کرد دوایەوە ئێستا مزگەوتمان هەیە مزگەوتی ڕیژێ پێڵێ مزگەوت ئەو شەوە کە ئەو ئەمری خوای کردبوو ڕیشە خەوی بینی بوو وتبووی ئەم شەو من خەوم بینیوە مەجموعەیە خەڵک هاتووە لێرە بە قەرەباڵقی تێپەڕیون چیە مەسەلە وتبووی ئەوە سۆفی حەبیب بە مردووە ئەیبەن بۆ باقی خوا ئەبەو شێوەیە ئەو قسەم من لە دەمی ڕیشە مەلای مزگەوتی ڕیشە ینی ئەوان این بوو ینی خەوی پێوە بینیوە ئێتر بەیانیەکەش کە جەنازەکەیان هێناوە بە هەمان شێوەی خەوەکەیەوە سبحان الله ڕاست ینی مەبەستەکە ئەوەیە کە پێوەڵە خەڵکانێکی ئاوا ساڵح و پاک و بەری ئیتیا بوو لە کاتێکیشە ئاوە مامەڵەیان لەگەڵ خەڵکی پێوەڵەیە کرد داماگە بەو شێوە ئەو تەمەنەشی هەبوو لە دایمەدا ئەنیش کلاشی ئەچنی باخێکی هەبوو ڕۆژ سەرکاری باخەکەیە کرد و دوایەوەش ئەتر خۆی کلاشی ئەچنی بە کلاشی ئەو مناڵانەی بەخێوە کردبوو من وام بیست بوو کە سۆفی حەبیب بەڕەحمەت بێ دەروی تێوەڵی زۆر نەدی بوو ینی هەتا داگرتنەکە و تا ڕۆژوە بۆ گەرانبوونی تێوەڵە بەڵێ یانە ڕۆژ بۆ حەج لە حەجەکە بەڵێ لە حەجا گەڕایەوە ئەو کاتە ئەتە پێشەوە خواری تێوەڵی نەبینی بوو بەڵێ دکتۆر بەختیار ئەمە خەسەخانەی و جنابیش لەم خەسخانە بوویت ئەم ساڵانی دوایی دیارم ئەوەی ئێمە باسیەکەین ئەو کاتە ئەو سەردەما ساڵی هەفتاکان ئێرە طبعاً چەم بوو ئەو بەری یا ئەم خەسەخانەیە یەکسەر ئەمە سریەکە بوو ئەو سری عسکەری لە دواوە ئەو سری عسکەری کە ئەو تاوانە گەوریان لە تێوەڵا ئەنجامدا ئالێرا بوو چۆن بۆم شوێنە چۆن بوو
ئەم شوێنە ئەمە چەند بوو سەر نەگیرا بوو بەڵێ ئەم خستخانەیە بەو شێوەیە خستخانە دروست نەکرا بوو بەس بینایەکی بچووک بوو لە پشتەوە بوو اینجا ئەمە قەراخی چەمەکە بوو کاتێک کە ئێمەیان هێنا هەر هەمومان لە خوارەوە لەوێەوە ئەو دەرگا لێوە ڕۆژی ژوورەوە ئێمەیان برد لەسەر ئەم قەراخی چەمە داهێناین. برای عزیز و خۆشەویست کاکە ئیختیار برایی شەهید موختار و خێزان و نەوە بەڕێزەکانی شەهید موختار ئەم بەسەرکردنەوەیان زۆر پێخۆش بوو. ئەبێت هەمومان لە ئاستی بەسەرهات و مێژوو ئەزمونونەکانی گەل و میلەتەکەمان هەرگیزا و هەرگیز کەم تەرخەم نەبین. ئاخر دوایی چەندەیەکی تر زۆر قۆناغی ڕابردووە نەبێت و کەسیش لە دواییە گرنگی پێنادات. جێی خۆیەتی لە هەموو شارولادیەکی کوردستانە گرنگیەکی تەواو بەنووسین و ئەرشیفکردنی زۆر بابەتی گرنگی کۆمەڵایەتی و سیاسی نیشتیمانەکەمان بدەین و نەهێڵین بفەوتێت. بە تایبەتی لەم ڕۆیە لە ڕێگەی سۆشیال میدیا و کەناڵەکانەوە ئەم کارە ئاسانتر بووە و ئەکرێت فریای زۆر شت بکەوین.